چامپیۆنز لیگ گەورەترین پاڵۆنێتی ئەوروپا لە قۆناغی پلەی ئۆفدایە و چەندیانێکی گەورە چوونەتە ئەو قۆناغە. چوارشەممە لە یاریەکانی چوونی ئەو قۆناغە چوار ڕوبەڕووبوونەوە ئەنجام دەدرێن. یانەی باین میشنی ئەڵمانی لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی یانەی سەڵتیکی سکۆتلەندی. باین میشن لە مێژووی چامپیۆنز لیگدا تەنها 4 جار ڕوبەڕووی سەڵتیک بووەتەوە. یان ئەڵمانیەکە لە 3 یاریدا براوە بوو و 7 گۆڵی تۆمار کردووە. یانە سکۆتلەندیەکەش بردنەوەی نییە و 2 گۆڵی تۆمار کردووە لە یەک یاریشدا یەکسان بوون. باین میشن لە قۆناغی یەکەمی ئەم وەرزەی چامپیۆنز لیگدا 8 دیاری ئەنجامدا، 5 بردنەوە و 3 شکستی هەبووە و بە 15 خاڵ و بە پلەی 11 ڕیزبەندی گەیشتە ئەم قۆناغە. یان ئەڵمانیەکە لە مێژوویدا 41 جار بەشداری چامپیۆنز لیگی کردو و 6 نازناوی بەدەستهێناوە کە دوایین نازناویان لە وەرزی 2019 بۆ 2020دا بووە. 5 جاریش لە یاری کۆتاییدا تووشی شکست بووە و پلەی دووەمی بەدەستهێناوە. لە یارێکی تریشدا یانە ئێسی میلانی ئیتاڵی لە دەرەوەی یاریگای خۆی دەبێتە میوانی یانەی فاینۆردی هۆڵەندی و دەیەوێت لەو یاریەدا بانجامێکی نایابەوە بگەڕێتەوە تا لە یاریگەڕانەوەدا ڕوبەڕووی کێشە نەبێتەوە. میلان لە مێژوودا 32 جار بەشدار بووە لە چامپیۆنز لیگدا و بە بردنەوەی 7 نازنا و خاوەنی زۆرترین نازناوە لە مێژووی پاڵەوانەتیەکەدا لە دوای یانەی ڕیال مەدریدی ئیسپانی. دوای نازناویشی لە ساڵی 2007دا بەدەستهێناوە. لە یاریەکانی تریشدا یانەی بەنفیکای پرتوگالی لە دەرەوەی یاریگای خۆی ڕوبەڕووی یانەی مۆناکۆی فەڕەنسی دەبێتەوە. ئەتلانتا ئیتالیش دەبێتە میوانی یانەی کلۆب بروجی بەلجیکی.